باسە و باسە لەسەر یەکێک لە پێشەنگاکانی شێوەکاری کە لەم ڕۆژانەی پێشواکراوەتەوە کە ئەویش پێشەنگای شنەبای ڕەنگەکانە کە لەلایەن مامۆستا سامان ئەبوو بەکری شێوەکارەوە کراوەتەوە پێشەنگایەکی تایبەت بەخۆی بووکە بەشێکی زۆری تابلۆکان توانین بڵین هەمویان تایبەت بوون با سروشتی جوانی کوردستان و وێنەکان سروشت بوون بەڕێزیانم ئێوارەیە لە سۆدەی کورسات مەگەزین میوانی ئێمەیە وەڵامی گفتوگۆ و پرسیارەکانمان دەداتەوە. مامۆستا سامان سڵاو لێبێ و زۆر بەخێر بێی. خۆشبی سوپاس دەکەم بەخێر بێی سەر چاوان. پێش ئەوەی باسێک لە ناوڕۆکی پێشەنگا شێوەکاریەکە بکەین من خۆشە باسێک لە ئەزمموی کارکردنی خۆت لە بواری هونەرمان بۆ بکەیت. بڵێ دیارە ئەمە دەیەمین پێشانگامە بەگشتی بەڵام یەکەم پێشانگامە تایبەت بە سروشتی کوردستان. دیارە من هەروە ئیشم کردووە سەرجەم ئیشەکانم سەرجەم پێشانگاکانم بەیەک ستایلیشم کردووە بەڵام لە ناوڕۆک و بابەت و تەکنیکە گۆڕانکاریم بۆ پێ کردووە. سەرجەمە پێشانگانی کە لە پێشترا کردومەتەوە هەر پێشانگای تایبەت بووە بە بابەتێک و تەکنیکێکی تایبەت لە خزمەتی ئەو بابەتەیە بووە. بۆ نمونە هەر لە 2019 لێرە لە ئەمنە سوورەکە پێشانگایەکم کردەوە بە ناوی گەڕان بە دوای خۆردا کە 24 تابلوی لە خۆی گرتە بوو قەبارە جیاواز بە ڕەنگی ڕوونی لەسەر کانڤاس و سەرجەم ئیشەکان تایبەت بوو لەسەر نەهامەتی و ماڵوێرانی و ڕاگواستن و تر هەموو بەسەرهاتی کورد لە هەر چوار پارچەی کوردستان. پێشەنگای پێش ئەوەم تایبەت بوو بە بابەتێکی تر پێشەنگای ترم تایبەت بوو بە هاتنەبۆی گۆڕێکی بە کۆمەڵ کە سەرجەم تابلۆکان گزارشتی لە گۆڕە بە کۆمەڵەکانە کرد کە 24 تابلۆ بوو دیسانەوەش کە سەرجەمیان بینایە هارمۆنیەکی لە نێوانی خۆڵ و جەستە و تێکەڵاو ئەدبینی کە دیسان تەکنیکێکی تایبەت بوو لە خزمەتی ئەو بابەتە. پێشانگایەکی ترم هەبوو بە ناوی کەرکک لە نمایشێکی ڕەنگەکانیدا چونکە کەرکک دیسانەوە تایبەتمەندیەکی هەیە لە بینا و تاق و پەنجەرە و بەرد و گوڵ و ئەوشتانە نەخش و تۆزە جیاوازە لەگەڵ شارەکان تر کە سەرجەم تابلۆکان ئەوە بوون. ئەم پێشانگایم کە دەیەمین پێشانگایە و تایبەتە بە سروشتی کوردستان کە خۆی لە 30 تابلۆ گرتو سەرجەم تابلۆکان باسی سروشتی کوردستانە قەبارەی جیاوازن ڕەنگی ڕۆنی لەسەر کانڤاسیان کێشراون. تابلۆکان زۆربیان ڕاستەوخۆ چوومە لەو شوێنە وێرم کێشاوە بەس بەڵام لە هەمان کادا من لەمسەی خۆم یاخود بڵێ بینینی خۆم بۆ سروشتی کوردستان ئیزافە کردوتە سەری ئەو بینینەی کە خۆم مەبەستمە بیگەنم بەو شێوەیە کێشامە تەنانەت ئەو دیمەنانەی کە بە فۆتۆ گرتو من لە ماڵ هەستاوم دووبارە ئیشم لەسەری کردەوە کە ئیشم لەسەری کردەوە دیسان کە تەواو بووە تابلۆکە زۆر گۆڕاوە ینی بۆتە ئەو تابلۆی کە من بینینی منە بۆ سروشتی کوردستان بۆتە ئەو تابلۆیە نەک ئەوەی فۆتۆی کە گرتومە. بەڕای من شێوەکار دەبێ ڕاست و دروست ناخی خۆی نمایشکە بۆ چوونی خۆی لەسەرەوەی چونکە تر هونەرمەند لە هەر سوچێکی ئەم جیهانە بژێ ڕنگدانەوەی دەوروپشتی بەخۆشی و ناخۆشی ئەبێ لەسەر کارەکانی. دیارە پێشانگای سروشت شنەبای ڕنگ ڕنگدانەوەیکی تر لەسەر کارەکانی من کە لەم ڕۆژانەیە نمایشم. زۆر باشە مامۆستا سامان ئەو ماتریاڵانی کە تۆ بەکارێنی لە هەموو پێشەنگاکانە هەر هەمان بابەت و هەرەمان مادەیە یان گۆڕانکاریان بەسەرایەت؟ بەڵێ بە تاکید وەکو پێشتریش باسم کرد من لە تەکنیکە ئەگۆڕێ شەکان لە ستایلە یەک ستایلە یانێ ئەمدە پێشانگام کردەوە سەرجەم پێشانگاکان چونکە هونەرمەند کە بەردەوام و لە سەرکارێک ڕۆتینیان خۆی بێتە خاوەن ستایلێک لە ئیشەکانە من یەک ستایلیشم هەیە بەڵام لە تەکنیکە گۆڕێ بۆ نمونە پێشانگای هاتنەگۆی گۆڕێکی بە کۆمەڵ تەکنیکێک بوو تایبەت بوو کە هێلم و وردەدار و ئاردی
کاغەز و ئەمانم بەکارێنا و وی لە خزمەتی بابەتەکە بێ بەڵام لەم پێشانگایە تەنها بۆی زەیتی لەسەر کامپەس بەکارماژوو زۆر باشە ئەم پێشنگایە شنەبای ڕەنگ زیاتر کێبوونە و کەسانی کە سەردانی پێشنگاکەیان کرد و فیدباکی خەڵک چی بوو لەسەر پێشنگا و ناوەڕۆکەکەی بەڕاستی زۆر خۆشحاڵ بووم بە جیاواز لەگەڵ سەرجەم پێشانگاکانی تر استقبالێکی زۆرە بوو فیدباکێکی زۆر جوانی هەبوو خەڵک زۆر بە خۆشحاڵیەوە ڕوانی چونکە سروشت بەڕاستی من هەست دەکەم لە ناو شێوەکارەکانشە ئەو فەراغە هەیە ینی کەم کەسەیە هیچ لە سروشتی کوردستانەکە لە کاتێکە کوردستان بۆ هەست لایەکی خاوەنی سروشتێکی زۆر جوان بۆ هەر چوارگۆشێک بڕوانی هەزارەها دیمەن لە خۆگرێ بە تاکیت فیدباک بێشی زۆر جوانی هەبوو تاقکە پێشانگامە کە تابلوێکی زۆر فرشت کەواتە مامۆستا سامان پێم خۆشە پرسیاری ئەوە بکەم بابەتە شێوەکاریەکان بە تایبەتیش ڕستم لە ئێستا دەبێت دەتوانێت هونەرمەند ببێتە سەرچاوەیەکی بژێوی ژیانیان ئەتوانین تابلۆکان بفرۆشیت بە تاکیت بەڕای من ئێستاش کڕیاری تابلۆ هەرماوە بەڵام ئەکێتە جۆری ئەو ئیشە تۆ چ ئیشێک نزیکە لە هەزر و هەستی خەڵک لە زەوقی خەڵک لە سەلەکەی خەڵک بەڕاستی هەموو ئیشێک لە ماڵەوە هەڵناواسرێت خەڵک حەزەکە ئیشێ بێ نزیک بێ لە بیر و باوەڕی و بیریز بێ لە خۆیەوە نزیک بێ لە نیشتیمانەکەی لە ئاو هەوای دەور و پشتی زۆر باشە هەرگیز بووە تابلۆیەک لەسەر خواستی کەسێک دروستکەیانی پێم بڵێ بەم شێوازە بۆم دروستکەرەوە تۆش دروستی کردیان هەر تابلۆکان دروستەکە ئەنجا خەڵک دەتوانێت بیکڕێتەوە بەڵێ زۆر جاریش هەبووە داواکاری هەبوو بۆ پێش بۆ پۆرترێت هەبووە بۆ سروشت هەبووە بۆ جۆزە داوای شتێکی کولتوریان کردووە بە پێی زەوقی ئەو کەسم ئەوی شەشم کردووە زۆر باشە باسی کللتورە کرد تا چەند گرنگە هونەرمەندان کللتور لەرێم کارە هونەریەکانیان ڕنگ بداتەوە بڵێ بە تاکید خۆیەوە هەر زۆر خاڵێکی جوان هەر زۆر زەروریشە هەموو هونەرمەندێک کللتور ڕنگدانەوەی هەبێت لە ناو کارەکانە بە تاکید خۆیسە ئەو سروشتیا و دیمانە دڵڕفێنانەوەش بەشێکە لە کولتوری کورد بەداخەوە زۆرێک لە شێوەکاران بەلایە ناچن لە کاتێکە بەغا بە و وێرانی و بە ئەو جۆریکە ئەیبینین ساڵانە فستیڤاڵی تایبەتەکە بە سروشتی خۆیان ئێمە خاوەنی ئەو هەموو دیمەنە جوانە ئەو هەموو دیمەنە دڵڕفێنە ئەو هەم سروشتە جوانی لە کوردستان پێویستە لە کوردستان ئەوە هەبێ ساڵانە فستیڤاڵی تایبەت هەبێ بە سروشتی کوردستان پێشبڕکەی هەبێ لە بین شێوەکارەکانە هیچ دەرفەتێکی لەو شێوازە بۆ تۆ ڕەخساوە کە بتانی بەشداری لا پێشنگانی و دەوڵەتەکانی جیهانە بکەیان ئەو دەرفەتانە بۆچی کەمتر بۆ خەڵکی کوردستان دەڕەخسێت لە وڵاتانی تر بە تاکید من کۆنتاکتی زۆر باشم هەیە و لە حوتەشت پێشنگای نێودەوڵەتی بەشداریم کردووە و لە بیناڵی نێودەوڵەتی چین بەشداریم کردووە لە ئەڵمانیا و لە هۆڵندا و لە هانە هەمووی بەشداریم کردووە بە تاکید بەشداریکردن زۆر خاڵێکی گرنگە بۆ کۆنتاکت لەگەڵ هونەرمەندانی دەرەوە تا بزانین تۆ لە چه ئاستێکی بەرەو چۆ ئیشەکەی چۆن کولتوری خۆت بگەێنی بە تاکید زۆر باشەکەواتە ئەگەر هونەرمەندێک بیاوێت تابلۆ شێوەکاریەکانی بگاتە پێشنگانی و دەوڵەتیەکان ئەو بنەمایانە چین کە پێویستە لەو هونەرمەندە و لە کارەکانی هەبێت بۆی بتوانێت بگاتە ئەو پێشنگایانە بەڵێ وڵای بەداخەوە ئێستا تۆڕە کۆمەڵاتەکان زۆر بابەتیان شێوانووە زۆر ڕێکخرا و زۆر مواسەسات و زۆر پەیجیان کورتەوە بە ناوی گەورە گەورە و کە خەڵک ئەوەی لێون بوو نازانە کامە نێودەوڵەتی ڕاستەقینێ و کامە مزەیەفە بڵێن دەستکردی کەسەکانە بە تاکید ئێستا پێشانگایەکەیە لە بیناڵی سین کە 6 مانگیا بۆ 8 مانگ پێشەوە ئامادەسازی بۆکە داوا لە شێوەکارەکانەکە تابلۆی بۆ نێرن لزنەیەکی هەیە تایبەت بە بژاردن و ئەو تابلوانەی کە ئەوان ئەیانە کە پێویستەکە لە ئاستی گەورەی ئەو بیناڵیە بێ
زۆر هەیە ئێمە خۆمان گەلەریەکان نەزانین کام گەلەری لە ئاستێکی بەرزە و هەنە گەلەریشەیە لە ئاستی مامناوەندا هەنە گەلەریشەیە تەنها بۆ دەرخستنی چەند کەسێکی تریشی بۆکەن بەڵێ ئیتۆڕە کۆمەڵایەتەکان فاکتەرێک نییە بۆی هونەرمەندان بتوانن وەکو بابەتێک بەکاری بێنن بەشداری لە نێو پێشنگان و دەوڵەتیەکان بکەین بە تایبەتی ئێستا هەندێک لە پێشنگاکان بە شێوازی ئۆنلاین ساز دەکرێت بەتاکێت خۆ تۆڕە کۆمەڵایەتەکان کاراسانی زۆری بۆ کردو زۆربەی کۆنتاکتمان لە ڕێگەی تۆڕە کۆمەڵایەتەکانە زۆری شێوەکاریشمانەیە هەر لە ڕێی تۆڕە کۆمەڵایەتەکان و تابلۆکانیان ئەفرۆشن و ئەیگەنە وڵاتان جەخۆیمە تۆڕە کۆمەڵایەتەکان نەبێ ئاگامان لە کار و چالاکی یەکتریش نییە بەڵێ ئەوە دەرفەتێکی زۆر چاکە زۆر باشە مامۆستا سامان ئەی هەوڵتان نەیاوەکان پێشنگای لە شاری سلێمانی کراوە بچێتە نێو شارەکانی تری کوردستانیش بەڵێ بە تاکید من هەرم پێشانگایە شنەبای ڕنگ هەفتەی داهاتوو 14 و 15 لە کەرکووک نمایشەکرێ سعات 6 ئێوارە لە سنتەری ڕۆشنبیری و پێم خۆشە بیگەنمە شارەکانی تریش بەزی تر هەم کاتەکەشی زۆر گەرمە و ئیتر ئەگەر دەرفەتە ئاسانیە گواستنەوەی تابلوانە و نەشار بۆ شاری مامۆستا سامان بەشێک لە خەڵک کەرەنتینیان بە دەرفەتێکی زۆر باشزانی بۆی کارەکانیان زیاتر گرنگی پێبن تۆ لەمەوەی کەرەنتینەیە کارەکانت چی لێکرد زیاترت کردنیان لە کارەکان بە تاکید خۆ حەزەکەم لە پێش بیرم چوو باش و قسە و بیرم من لە کاتی کەرەنتینە ئەم سەرچاوی گرەمیشانم لەو کاتەی لە هەموو لە ماڵەوە بووین سجن بووین بڵێن کەرەنتینە بووین من ئیشم لە سروشتا کرد هەلو کاتەش بڕیارم داوتم پێشانگای داهاتوم تایبەتە بێ بە سروشت و بڕیارەکەشم هێنایەدی تەمەنی ئەم پێشانگایە و سەرجەمیشەکانی تقریبان ساڵێ کەمتر باشە بێگومانم پێشنگایش بەرهەمی سەردەمی ڤایرۆسی کۆڕۆنا بێت شێوازی بەڕێوچوونی ئەم پێشنگایە جیاوازی هەبوو لەگەڵ پێشنگاکانی پێشترە استقبالی باشتر بوو زۆر باش بوو استقبالی باشتر بوو بە دەنگهاتنەوەی خەڵک و زۆر باشتر بوو من خۆم خەڵک زیاتر استقبالی هەبوو بۆ چونکە سروشت شتێکە واقعە هەموو کەس چاوی پێویستی بەبینینی سروشتە پێویستی بەبینینی ئەو جوانی ئەو ڕنگانەی بەهار ئەو ڕنگانەی زستانی تر هەر وەرزە و جوانی خۆی هەیە من لەم گەرمایە ئەو سروشتە جوانم هێنایە ناو هۆڵەکانەوە زۆر باشە مامۆستا سامان وەکو کۆتا پرسیارم پێم خۆشە هەنگاوی داهاتوی خۆتمان پێ بڵێ هیچ پلان و بەرهەمێکت هەیە بۆ داهاتوو بتوانی پێشنگایەکی نوێتریان کارێکی هونەری بکەیت وڵای وا تەشجیعکرام وا هەندرام پێشنگای داهاتووشم هەر هەمان شت سروشت بێت چونکە سروشت نە بە 10 تابلۆ و نە بە 100 تابلۆ و نە بە دەیان و سەدان پێشنگا تەواو نابێ ئەو خواستەی من هەمە ئەو جوانبینینەی من هەمە بۆ کوردستان ڕنگ بێ ماوەی چەند پێشانگایە تر هاوشێوە تایبەت بە سروشت و بە شێوازێکی زیاتر بیکەم زۆر باشە دەستەکانت خۆش بێت مامۆستا سامان ئەبوبەکری شێوەکارم ئێوارەی لە سۆدی و کورسات مەگەزین میوان مابووی زۆر سپاس بۆ بەڕێستانمان دووان کرد زۆر سپاس بۆ